لەگەڵ بەرەبەیاندا هێزەکان لە ئەمە دەباشیدان. هێزەکان ئامادەن سەربەڕی ئەخەین بۆ بەدیهێنانی ئامانجەکان. دەست دەکرێت بە جوولە بۆ مۆڵگەکانی داعش لە سنووری پەڵکانە. کێوماڵی وردی ناوچەکە دەکرێت لە ڕێگاکاندا داعش بۆمبی چێنراوی چاندووە و تیمی ئەندازیاری پوچەڵکردنەوەی مین بۆمبەکان پوچەڵ دەکاتەوە. وا 100 مەترێک لەماوە بەڕێوەتان بۆ ناو پەڵکانە. بەڵێ بەڵێ. هێزەکان گەیشتن بە شوێنی دیاریکراو کە پەڵکانەیە و مۆڵگە و حەشارگەی داعشەکان لەناو دەبرێت. کا جەمال گوێت لێمە؟ کاکەوە ئێمە ئێستا لە پەڵکانین، لە پەڵکانەی سالم هەمووی ئەو شوێنانەی بۆی هاتوین هەمووی گیراوە و هەمووی پاکراوەتەوە و ئەو شوێنانە هەمووی تەفتیش کراوە. ئەنجامی سەرەکی کێوماڵی ئۆپراسیۆنەکە لە ناوبردننی چەکدارە پەرتەوازەکانی داعشە بەوەی ئارامی بۆ گوندنشینانی ناوچەی داوێ بگەڕێتەوە. کەروان حەبیب، کوردسات نیوز، گوندی پەڵکانە.